خۆشەویستانی کورسات نیو سلااوان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایم شەوتان پێشکەشەکەین. ئاڵۆزیەکان شەڕ و گرژەکانی شار و شارۆچکەکانی ئۆکراین بەردەوامە. پۆتن وێنەیەکی بڵاو کردوتەوە ئەگەر سینناریۆش بێت، بەڵام ئەو ئامێرەی کە تایبەتە بە تەقاندنی یان بەعاز دروستکردن بۆ بۆمبی ئەتۆمی لە وێنەکەدا دەرەکەوێ. بەریتانیاش ئەڵێ بۆمبی ئەتۆمی وەڵامەکەی بۆمبی ئەتۆمیە. ئەمڕۆژ یاخود ئێوارەی ئەمڕۆکە سەر لە بەیانی ئەمڕۆ جۆ بایدن بە فڕۆکێکی سەربازی چووە بۆ یەکێک لە سەربازگەکان و شەڕەکان بەردەوامن. دانووسانی شێ بەڵام هەڕەشەکان بەردەوامن و شەڕەکان بەردەوامن. ئێمە ئەمانەوێم شەو لە پانۆرامادا وردەکاری بابەتەکان، ئایا بۆمبی ئەتۆمی بەکارەهێنرێت، ئایا شەڕەکە درێژە ئەچێشێت، چکاری گەریەکیە بێ لەسەر ئابووری جیهان. ئەو نەباسی ئابووری هەرێمی کوردستانمان کردووە. ئەکیید ئەمە ئەو بابەتە شەگرێتەوە. من سێ میوانمە بێ، بەڵام لە ڕێگەی سکایپەوە سەرەتا بەڕێز ئامانج حەسەن ڕۆژنامەنووس کە تا چەند ڕۆژێک بەردێستا لە وڵاتی ئۆکرانیا بووە، ئێستا لە وڵاتی هۆڵندایە بەهۆی مەترسیەکانی شەڕەوە وڵاتی جێهێشتووە. کاگامان سڵاو دەبێ ئەم کاتت باش بەو پێی کە جەنابەت بەڕێستان لەوێ دۆست و کەسی نزیکتان هەیە، دوا زانیاریەکان لە ناو شار و شارۆچکەکان بۆ ئەمڕۆوە تا ئەم شەو چییە؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە بەڕێستان. دوا زانیاریەکان سەبارەت بە ئوکرانیا کە وەکو ئۆفیشیال وەکو ڕسمی ئەو ڕێکەوتنامە یان ئەو داواکاریە کە سەرۆکی ئۆکرانیا ئیمزای کرد ئەوڕۆ کاتە 2 ساعت لەمە پێش بۆ بە ئەندامبوون لە یەکێتی ئەوروپا، دیارە داواکاریەکەی ئاڕاستەی هەریەکە لە سەرۆکی فەڕەنسا و ئەڵمانیا کردووە، بەڵام تا ئێستا کۆنفۆرمیشن و جواب نەهاتۆتەوە بە ئەرێنی یان بە نەرێنی. ئەوە یەکێک لە گۆڕانکاریەکانە وەکو ڕسمی، وەکو ژیانی خەڵک ئێستا حالیان لە کیڤ. کاک ئامانج پێشەوەی باسی ئەوم بۆ بکەیت، ئەو داواکاریەی سەرۆکی ئۆکرانیا لە کاریگەری نابێت لەسەر تووڕەترکردنی رووسیا؟ ئەو داواکاریەی سەرۆکی ئۆکرانیا دوو دیوی هەیە. یەکێکیان پەیامێکە بۆ سەرۆکی رووسیا کە ئەگەر نەکشەیەوە ئەمن دەسمە گەڵ ناتۆ ئەو کاتە شەڕەکە گەورەتر دەبێت، و پەیامێکیشی هەیە بۆ خەڵکی ئۆکرانیا کە زیاتر وریان بێتەوە بەر و هیچی ترە ڕوو لە سنوورەکان نەکەن و دەست دەنە چەک و بەرگری بکەن. بەڵام وەکو تووڕەترکردنی رووسیا لە 2014ەوە چاوی بڕیوەتە ئۆکرانیا، جا سەرەتا بە بیانووی قڕم، جا دوایی بە بیانووی دونباس کە هەردوو شارەکانی دۆنێتسک و لوگانسک دەگرێتەوە، ئێستاش بە بیانووی هەبوونی سەرداوەکانی نازی و هەروە بەدڵ نەبوونی سیستەمی حکومڕانیەکەی لە ئاخر پەیامیدا کە وەکو دەستپێشخەری دانوستان ئاراستەی ئۆکرانیا کردبوو، وتێ کە حکوومەتی ئۆکرانیا بە تەواوەتی هەڵوەشێتەوە، حکوومەتێکی تازە بنیاد بندرێ، دیارە مەبەستی ئەوەی بۆ بە دڵی خۆی بێت، ئەو کاتە شەڕا دەگرێت و هجوومەکان ڕدەگرێت دەکشێتەوە. بەڵام ڤلادیمیر زەلەنسکی سەرۆکی ئۆکرانیا هەر ڕاستەوخۆ ئەو دەستپێشخەریە ڕەت کردەوە و تی ئێمە بەرگری دەکەین و بەی شێوەیەک ئەو شێوازە دانوستانە قبوڵ ناکەین. بەڵێ لەبارەی دوا پێشهاتەکان ئەوەی کە پەیوەندیت هەبێ بە ئەو ئەوانەی کە ئەو کاتێک کە تۆ لە ئۆکرانیا بووی لە شارێک بووی بەڕێستان لە کیڤ بووم، لە کیڤ. پەیوەندی ئێستا شەڕ لەکوێی کیڤە کاک ئامانج؟ ئێستا شەڕ لە نزیکی لە دەوروبەری کیڤ کە پێی دەڵێن کیڤۆبلاست، لە شاری برۆڤێری کە شارێکە نزیکی کیڤە و سەرڕێگای مەتاڕی بریسپۆڵە، و لە شاری ئێرپین کە لە خواروی کیڤە ئەویش. لەو دوو شارەوە تۆباران دەستی پێکردووە بەرەو کیڤ
تقریبا وەکو گوتم 20 دقه 25 دقه لەوە پێش پێیان گوتم زەنگی ئاگادارکردنەوە لێدا و خەڵکەکان ئاگادارکرانەوە کە بەرەو ژێرزەمینەکان و میترۆیەکان و ئەو شوێنانەی کە ئەگەری تۆبارانیان لێ نزیکە دوورکەونەوە. بۆچی هەموو ئێوارەیەک ئەو زەنگە لێ ئەدا ئێستا کاتژمێر حوتە لەوێ حوت و چەند خولەکێکە بۆچی ئەنی ئەو زەنگە تەنها بۆ ئەوەیە کە مەترسی هەیە کە سوپای رووسیا بچێتە ناو شارەکە بچێتە ناو کیڤ یاخود بۆ خۆپاراستنە لە گەری بۆمباران و تۆپباران؟ دەتوانی پرسیارەکە بە شێوازێکی کە بێت بۆچی رووسیا بە شەو هێرش دەکات بە ڕۆژ هێرش ناکات. وەکو دقت بدەین یەکەم هێرشێکی سێ بەیانی بوو ئەوە پەیوەندی بە سیاسەتەوە نییە، یەکەمیان پەیوەندی بە غافڵەتی هەواڵگیریەکانەوە هەیە 150 کەمتر ئەمەل هەیە کە بزانن پلانەکانی سەربازی چییە و هەروەها کاتێک کە موشکبارانی شوێنێک دەکرێت بە شەو ئەمەلی شوێنی هاویشتنی موشکەکان کەمترە وەکو ڕۆژ بە ڕۆژ زیاتر دیارە هەم لە قەمە سنایەکانەوە هەمیش کە لە شەو بێوێت چەکی قەدەغەکرا بەکاربێنێ ئەوە ڕێگەی بۆ خۆشتر دەکرێت کە ئەو ڕێگای بەکاربێنێت. هەروەکو لە ساڵی 1945 بینیمان کە ستالین ویستی کیڤ لە دەستی هیتلەر دەربێنێتەوە نەهات لە دەرەوەی شارەوە هجووم کات، هات بە شەو لە ناوەڕاستی کیڤەوە ڕووبارێکە پێی دەڵێن ڕووباری دینیپرۆ وەکو دیجلە وەکو نیل ئاوە پایتەختی ئۆکرانیا لەت دەکات لەو ڕووبارەوە هجوومی کرد 7 ملیۆن سەرباز هجوومی کرد 1 ملیۆن سەربازی بەکوژدا. دیارە سەربازەکانش طبعاً هەموو ئۆکرانی بوون بەڵام وازی نێنا لەماوەی یەک هەفتەدا کیڤی لە هیتلەر ستاندەوە. ئەو شێوازە شەڕکردنەوەی پۆتینیش دەتوانین بڵین هەمان شێوازی هەیە بۆ لەبەر ئەوەی کاتێک کە ئۆکرانیا زیاتر حەزەری لە دۆنیستیک واتە لە باشووری ڕۆژهەڵات دەکرد کە لەوێرە هەجووم بکرێت هات لە بێلاڕووسەوە هجوومی کرد لە باکووری ئۆکرانیاوە. ئەوەش کاراسێنێکی زیاتری کرد بۆ رووسیا کە بە ئاسانتر بێتە ناو شاری خاکیف کە نزیکە رووسایە و زیاتر بە ئاسانتر داخڵی ئۆکرانیا بێت. توانیوێتی هیچ شارێک بە تەواوەتی دەست بە سەردا بگرێت کاگامانزەوەی تا ئەم ئێوارەیە کە ئەپدێتی زانیاریەکانت کرد بێتەوە؟ وەکو مەحافەزە واتە پارێزگا نەخێت بەیت شێوەک نەیتوانیوە، بەڵام وەکو شاری بچووک واتە ناحیە یان شارۆچکە یان لادێ بەڵێ ئەوە توانیوێتی. توانینەکە چییە؟ خەڵکی لێ نەماوە ئیتر چۆتە ناوی و بەبێت تەقەت دەنا وەکو شاری گەورە ناپەی شەوەیەک. باش ئەوەی کە هەیە ڕەنگە هاوڵاتیە مەسەلەن بینەری ئێمە زۆر پرسیارەوە بکە مەسەلەن بۆ کیف سوپای رووسیا تەنها تۆپبارانی دەکات تا ئێستا خود بڕیاری ئەوەی نەداوە کە بچێتە ناو کیڤیان هاتووە و شکێنراوەتەوە. وەکو هاتن یەکجار محاولەی دابەزین بۆ بە کۆپتەر کە 35 سەربازیان نردبوو ئەوە بوو لەو 35 سەربازە 12 دانیان بەدەی گیرا و ئەوان تریشان کوژران. بەو شێوازە دقەتیاندا فەشەل دەهێنێ لەبەرەوەی کیف کراوەتە شەڕی کۆڵان بۆ کۆڵانەوەتە خەڵکی کیف هەمویان چەکیان بەسەردا تەوزیع کراوە لە هەر شوێنێکیڕە سوپای رووسیا داخل بێت ئەوە ئاسانتر دەبێت بۆ پێکان، بەڵام ئێستا حالیان بەهۆی ئەوەی کە دەبابە و تۆپخانەکانیان لە دەرەوەی کیف جێگیر کردووە دەست دەکەن بە تۆپباران هەتا خەڵکەکەی لانی کەم بترسێنن و هەروەها غازی بەشێک لە کیڤیشیان تەقاندۆتەوە واتە ئێستا گەرمی و ئاوی گەرم بۆ بەشی ڕۆژهەڵاتی کیڤ ناڕوات بە هیچ شێوەیەک هەمویان ئاوی سارد و هەروەها سەرمایانەتەوەن. بەڵام بەشی ڕۆژئاوای کیف غاز و گەرمی هەیە ئێستا. بەڵێ کاک ئاماز لەوێ ئەو ینی خەڵکی شارەکە کیڤ و خارکۆڤیان بەجێهێشتۆ بە تەواوەتیان یان شارە گەورەکانیان جێهێشتووە خەڵک ماوەتەوە؟ هەمویان تەمان هەمویان بە تەواوەتی بەجیان نێشتووە، زۆربەی ئەوانەیە بەجیان هێشتووە ژن و منداڵەکانن یان ئەوانن کە
توانێ شەڕیان یان ئەوانەشن کە دەترسن طبعاً بەڵام تێدا ماوەتەوە ئەوەشی کە ماوەتەوە دەتوانم بڵێم بە بیر و باوەڕ ماوەتەوە بە خۆشی خۆی ماوەتەوە بە زۆر نەماوەتەوە بۆیە شەڕەکە فیدائیە واتە بە بیر باوەڕەوە دەکرێت بۆیەش تەسلیم بوونیان زۆر قورسە ناتوان درێت بە ئاسانی و بە تۆپ و بە دەبابەوە بە و شتانە بتەسێنرێن ناوەندی ئەخباری ئەوروپی چۆن باسی دەکام ئێوارەیە مەسەلەن چۆن باسی شەڕەکە دەکاوە کە تۆ لە هۆڵندایت ئێستا ئەوروپا لە بەردەم دوو اختیاری زۆر قورسدا یەکێکیان ئەوەیە کە پشگیری ئۆکرانیا بکات دەبێت دژایەتی رووسیا بکات کە دژایەتی رووسیا بکات دەبێت بە دوو شێوە دژایەتی بکات یەکێکیان ئەوەیە بە هێز و بە چەک و بە سوپا دووەمیان بە ئابووری طبعاً هەمومان دەزانین غازی ئەوروپا لە رووسیاوە دێت کە ئەوە غازەی بگرێتەوە ئەوە گرانیەکی زۆر لە ئەوروپا پەیدا دەبێت ئەگەر دیقەتتان دابێت وەکو من پرسیارم کردووە لە ئەوروپا جاران بنزین لیتری بە 90 سنت یۆرۆ بوو ئێستا ئەوڕۆ تەماشام کرد بە $2 و 11 سنتە و $2 و 10 سنت بوو واتە ئەفو €2 و 10 سنت بوو یعنی شتەکان هەمووی دووقات و سێقات بوونەتەوە هەروەها لە بەریتانیاش نرخی سوتەمەنیەکان هەر بە هەمان شێوە 2000 یان 3000 زیادی کردووە ئەوەش یەکێکە لەو دەرەنجامانەی کە پشگیری ئۆکرانیا بکەن ئەو سەرداوانەی لێ دەکرێتەوە بەڵێ کاک ئامانج لەبارەی بۆمبی ئەتۆمیەوە ئەوەی کە ئەوە تەنها ترسێکە شۆیەکە چییە ینی مەسەلەن ئەمە لە دوو ڕۆژە بە گەرمی باسی لێوە دەکرێت کاک زەنەجان سەبارەت بە بۆمبی ئەتۆمی بەڕای من ئەوە شتێکی مەحاڵە لەبەر ئەوەی رووسیا اختیاری دیکەی هەیە بۆ ئەوەی ئۆکرانیا کۆنتترۆل بکە و سیلاحی تری پێشکەوتوی هەیە بەڵام بۆمبە ئەتۆمیەکە بۆ ترس بۆ تەسلیمکردنی ئۆکرانیا بەڕای خۆیان شتێکی باشترە دەنا هەمومان دەزانین رووسیا چەکی موگناتیسی هەیە ئەو چەکەی کە شەبەکەی مۆبایل و هەموو ماوادێکی ئاسن ڕادەگرێت و دەیکوژێنێتەوە بەز ئەو چەکەی بەکاربێنن لە ماوەی کەمتر لە 24 ساعتی کۆنتترۆلی دەکات بەڵام ئەوە چەکی قەدەغکرا و دژی مرۆڤایەتی هەروەکو چەکی ئەتۆمی وایە مەوەستم ئەوەیە تەنها بەڕای من ئەوە تەنها ترساندنێکی ئۆکرانیایە و هەروەها ترساندنی ئەوروپایە کە هیچی تر ئەوکاری ئۆکرانیا نەکەن پامێکشیدا بە فنلەندا و بە نەرویج کە لە ناتۆ نەکشێنەوە بە هەمان شێوە هەمان چارەنووسی ئۆکرانیان دەبێت ئەوە رووسیا کاک ئامانج باشە ئەوەی کە لە خارکۆف ڕوو دەدات ڕۆژی یەکەم تانکەکان داخلی ناو شارەکە بوون و شارەکەیان کرد بە دوو بەشەوە دوایی زۆرێک لە کشانەوەیان زۆرێک مەبەستەکە بەرگریان مەبەستەکە ئەوەیە کە نانەوێت خەڵکی سڤیل بەرکەوێت هەردووچیان دەتوانین بڵێن ڕاستە بۆ لەبەر ئەوەی سەرەتا و بە شێوازێکی گشتی خەڵکی رووسیا یا سەربازەکانی رووسیا هەوڵ دەدەن خۆیان لە خەڵکی سڤیل بپارێزن هەتا زۆر قسەیان پێدەگوترێت بەرباران دەکەن لەلایەن خەڵکی سڤیلەوە هیچ ئیستیجابەیەکیان نابێت تەنها ئیستیجابەی وان چەک لەگەڵ چەکە و تا سەرباز لەگەڵ سەربازە بەڵام بۆ هێشتا نیوەی شارەکە کۆنتترۆل بکرێت لەلایەن رووسیا و دوای وەدەرەیانان ئەوە تەسەور دەکەم پلانێکی سەربازی خۆیان بێ ئی هەردوولایەن زیاتری لێ نازانم بەڵێ زۆر باشە ڕەوشی ژیانی خەڵک چۆنە لە ناو شارە جیاجیاکان مەسەلەن لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی گرانکردنی شتومەکەەوە ینی بەراوردێ بکەیت کە لێرە مەترسێکی شەڕ دەبێت لە عراق کەلوپەل گران دەکرێت لەوێش بەو شێوەیە خۆت کرانەوەیەکی تر هەیە وەکو گرانبوون بەیت شێوەیەک شت گران نەبووە هەمووی وەکو خۆیەتی بەڵام وەکو ئەزمە بەڵ ئەزمەیەکی زۆر هەیە مارکێتەکان و دوکانەکان و بەنزیخانەکان زۆربیان داخراون و خەڵکێکی زۆر یارمەتی یەکتری دەدات بۆ نمونە دراوسەیەک
شتومەکی زۆری کڕیوە یارمەتی چیرانەکەی کەی دەدات سارەی هەیە دەتوانێت بە سارەکەی خۆی یارمەتی دراوسەکەی دات کە پێویستی بە شوێنەکە بەڵام بەعام ئەوە منعتەجەولە بە هیچ شێوەیەک کەس ناچێتە دەرێ و لە ماڵی دەمێنەوە بەڵێ ژیانیان خراپە و هەمووشیان تەسەوەر دەکەم تەنها بەشی هەفتەیەک بۆ 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ خواردنیان ئامادە کردو لە ماڵێ بتوانن بمێنەوە ئەوەی کە ئاوارە بۆ بۆ سنوورەکان بە زۆری بۆ سنوورێک ئاوارە بۆەوە ئەوەی کە ڕاگەیەندرابێت لاان ڕێکخراوەکانەوە ژمارەیان گەیشتوتە چەند تا ئێستا ئەوانەی لایەن ڕێکخراوەکانەوە ڕاگەیاندراوە دەتوان بڵێم ژمارەکەیان 200 بۆ 300 هزار کەسە کە داخڵی سنوورەکان کراون لە هەر چوار وڵاتەکەەوە بەڵام زیاتر پشکی شێر بەر هەنگاریا و پۆلۆنیا کەوتووە ئەوەش زیاتر بێگانەکان تەوان ئەوانەی خەڵکی خەیری ئۆکرانیان بەهۆی ئەوەی هەنگاریا و پۆلۆنیا تەنها لە شنگندان و منتیقەی شنگن دەتوانن بستنە وڵاتەکانی دیکە بەڵام ڕۆمانیا بە شێوازێکی فەرمی ڕایگەیاند مخەیەم واتە کەمپی تەواوی بۆ ئاوارەکان ئامادە کردووە خەڵکی ئۆکرانیا دەتوانن بچن بۆیە بەڵام زەختی سەرەکی لەسەر پۆلۆنیا بەڵێ وەگەر وەکو دوا پرسیارێک ئاراسی جەنابتی کەم مەسەلەن ئەو ساردبوونەوەی شەڕەکە هۆکارەکەی بۆچی دەجێڕیتەوەی کە مەسەلەن لە ناو ئۆکرانیا هەواڵەکانت بەدەست گەیشت بێت یعنی مەسەلەن بەوەی کە بەرەو پێشچوونەکان یان شەڕەکە قورستر نەبووە تەنها لە شوێنێک گۆستاوە ساردبوونەوەی شەڕەکە بە بۆچوونی من هەرسێ لە چاوەڕێی دەرەنجامەکانی دەکەن واتە رووسیا و ئۆکرانیا و ئەوروپا رووسیا چاوەڕێ دەکات بزانێت ئەوروپا زیاتر یارمەتی ئۆکرانیادا یان هەر بەچەک یارمەتیدا ئۆکرانیا چاوەڕێی ئەوە دەکات ئایا تەنها یارمەتی چەک و ئەسلحەی بەدەست دەگات یان یارمەتی مرۆیش و یارمەتی سەربازیشی بەدەست دەگات رووسیاش چاوەڕێی ئەوە دەکات ئایا سزایەکان کاریگەری لەسەر وڵاتەکەی زیاتر دەبێت یان کەمتر دەبێت یان خۆی دەمێنێتەوە و بیریش دەکاتەوە چڕگایەکی دیکە بگرێتە بەر بۆ ئەوەی ئۆکرانیا بە ئاسانتر و کەمترین زەرت تەسلیم کات بەڵێ چەندە کاک ئامانزوتم دوا پرسیارە بەڵام پێتوە هیچ لایەنێکی دژ یان متعاتف لەگەڵ ینی هاوسۆز بێ لەگەڵ رووسیا هەیە وەکو خەڵک لە ناو ئۆکرانیا وەکو لایەنی متعاتف لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا کە پێی دەڵێن ناوچەی دونباس کە دۆنێستیک و لوگانس دەگرێتەوە ئەو دوو شارەی کە پێشتر کێشەی لەسەر بوو بەڵێ هەیە لەوێ بەڵام لە شاری خارکۆڤ لە شارێکی بوو لە شارەکانی دیکە تەسەوەر دەکەم بە ڕێژەی 100 هەبێت زۆر کەم بەڵێ ئەوروپیەکان بەگشتی خەڵک دەترسێت ینی لە ئەوروپا لە وڵاتە ئەوروپیەکان یان لە شارە جیاجیەکانی مەترسی هەیە کاریگەری کردوتە سەر خەڵک وەکو ترسی خەڵک و ترسی تاکەس بەڵێ زۆربەی دەترسێت بەڵام وەکو ترسی حکوومەت و ئامادەکاری حکوومەت و لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابوووریەوە هیچ گۆڕانکاریەکی بەرچاو نابینم هەموو ژیان ئاساییە و نانەوەی خەڵک زیاتر بەتەوازە بێ و بشێوێ و خۆی تێکدا بەڵام وەکو سنوور قایمکردن و پێشوازی نەکردنی ئاوارە ئۆکرانیەکان بە شێوازێکی پێویست هەروەکو ئەوی لە 2014 بینیمان خەڵک بەبێ پاسپۆرت و بەبێ دۆکومنت دەیتوانێت بچێتە ئەوروپا و خێرا داوای مافیمانەوە بکات کە ئەو کاتە یەشێتی ئەوروپا ویزەی لەسەر ئۆکرانیا هەڵنەگرت بوو بەڵام ئێستا دەبینین ویزەی لەسەر ئۆکرانیا هەڵیش گرتووە بەڵام هیچ ئۆکرانیەک بەبێ پاسپۆرتی بایۆمەتری پاسپۆرتی دەرەوەی وڵات ناتوانێت بێتە ناو منتیقەی شنگنەوە دەبێت ڕێک بگەڕێتەوە ناو ئۆکرانیا و لەوێ تا شەڕ دەکات یان خۆی دەشارێتەوە دەبێت بمێنێتەوە بۆیە هاوکاریەکانی ئەوروپا بۆ ئۆکرانیا بەهۆی ترس و دڵەڕاوکەی خۆیانەوە زۆر کەمترە لە چاو پێویست بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئامانج حەسەن ڕۆژنامەنووس کە دانیشتووی ئۆکرانیا و ئێستا بەهۆی شەڕەکان ئۆکرانیا جێشت و سپاس بۆ بەڕێستان کاک ئامانج زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ تۆ
بە هیوای سەلامەتی و سەرکەوتن بۆ هەموو لایەک وەکەوەی کا لە پێشەچی بەرنامەکە باسمان کرد کۆمەڵە گۆڕانکاری هاتوتە ئاراوە کە پەیوەندیان بە تەواوی وەکو کاگامانجیش باسی کرد بە یەکێتی ئەوروپا بە بەریتانیا بە ئەمریکاوە هەیە و وەکو باس دەکرێت کە بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆش بەشێک لەوانە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە پرسی غازیەکێکە لە پرسە سەرچیەکان کە ئەگەر بێت و شەڕەکە بە جۆرێک بێ یاخود قەتی علاقەکان بە جۆرێک بێ لە نێوان رووسیا و ئەوروپا ئەوە بێگومان کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش دەبێت لە بەرەوەی هەرێمی کوردستان خاوەنی غازە ئەگەر بۆ ئێستش نەبێ بۆ دوورمەودا هەوڵ دەدرێت بیر لەو بابەتە بکرێتەوە و جگە لەوەی کۆمپانیا ڕووسیەکان لە هەرێمی کوردستان کار دەکەن هەرچەندە تا ئێستا هیچ کاریگەریەکی ئەوتۆی دروست نەکردو بەڵام ئەوانەی لە بواری نەوت و غاز و بەتایبەتیش نەوت کار دەکەن کۆمپانیا ڕووسیەکان بە شێوێکی دیار و بەرچاو کار دەکەن من دەمەوێت لە ناو ئۆکرانیاوە لە شاری خارکێف لەگەڵ دکتۆر ئەمین کوت هاوڕێکانم کە پەیوەندی پێوەکەن و بتوان بەردەست بێت پەیوەندی پێوە بکەین بۆی بتوانین لەسەر ئەوەی ڕەوشی ئێستای خارکۆف چۆنە وەکەوەی کاک ئامانج حەسەن وەکو ڕۆژنامەنووس و وەکو دانیشتووی پێشووی ئۆکرانیا باسی کرد کە شارە گەورەکان وەکو مەحافەزە نەکەوتوتە دەستی سوپای رووسیا لە دەوروبەری شارەکان هەیە تەنها لە دوو ڕۆژی ڕابردوودا چەند تانکێک چۆتە ناو خارکێف بەڵام دوزار چوونەتە دەرەوە و لە دەوروبەری خارکێف مەترسی هەیە و لە دەوروبەری کێف کە پایتەختی ئەو وڵاتەیە مەترسی هەیە مێژووی شەڕەکە مێژووی ناکۆچی نێوان رووسیا و ئەوروپا لەسەر ئۆکراین و خودی وڵاتەکەش دەگەڕێتەوە بۆ ساڵی 2004 لەسەر سەرەتا دوورگەی قرم بوو دواتر لە دوو شاری ترکە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆک کۆماری رووسیا ڕایگەیان کە ئەوانی وەکو دوو کۆمار یا وەکو دوو وڵاتی سەر بەخۆ ناساندووە ببورن هەڵبەتە زانیاریەکانی ئۆکرانیا بۆ هەر یەکێک لە ئێمە گرینگە بۆی بزانین ئایا باسیش زۆر جار لەوە دەکرێت کە جەنگی جیهانی ڕوودەدات یاخود بۆمبی ئەتۆمی بەکاردەهێنرێت یاخود شەڕەکە دەگاتە شوێنێک کە ئارامی ئەوروپایان ئارامی وڵاتانی ئەوروپا لەبەرەوەی هەڕەشە هەبوو لەسەر سوید لەسەر فنلەندا و بەشێکی زۆریش لە وڵاتانە بەکارهێنەری غازی ڕووسین بە ڕێژەی جیاجیا لە سەدا چلەوە بۆ خواروتر تا دەگاتە سەدا 24 و هەر وڵاتە و بە شێوەیەک سوودی یان کۆنتراکتی لەگەڵ رووسیا هەیە بۆ گواستنەوەی غاز کە پێداویستێکی سەرچێ لە وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەگەر هاوکارانم پەیوەندیان کردبێت میوانەکەم لەبەرەوەی لە ناو خارکێڤە هێڵی ئینتەرنێتەکەی باش نییەوە بێ لە شوێنێکی داخرا و خۆی بپارێزێ و لە دەین میوانێکی تر بەڕێز کاک عەبدوڵڕەزاق هەرچی وەربگرین ئەگەر هاوکارانم بتوانن کە لەگەڵ ئەو پەیوەندی دروستکەن بۆی کۆی ئەو زانیاریانیان کۆی ئەو پێشاتانە و لێکدانەوانەی کە لەسەر ئۆکراین هەیە بخەینە ڕوو زۆر گرنگە کە باز دەکرێت بۆ چوونی جیا لە ناو چاودێرانی سیاسی هەیە لە ناو شارەزایان هەیە بەشێکی پێی وایە ئەمە پلان سی ڕووسەکانە کە بەکاریان هێناوە تا لە سیەوە دەستیان پێ کردووە پلانی بی و ئەیان خستۆتە دواتر واتە بە پێچەوانەوە هاتوون وەکو ئەوترێت کە ئەیەوێت وەریگرێ بزانە کاردانەوەکان چیە بێ لەگەڵ کاک عەبدولقادر هەرچی لەسەر مەترسیەکان قساکەم کاک عەبدولقادرم کاتت باش چاودێری تۆ تێبینی تۆ بۆ شەڕەکان و بۆ لێکەوتەکان لە بەریتانیا لە وڵاتانی یەکێتی ئەوروپا و خودی ئەمریکا و خودی وەڵامدانەوەکانی رووسیا دۆخەکەی گەیاندووە بەکوێ بەڵێ ئەو کاتەی بەڕێستان باش کاردانەوەکان تا ئێستا کاردانەوەیەکە لەسەر ئاستی زیاترمەتیەکان لەسەر ئاستی ئەوروپی و ئەمریکیە بەڵام هەر وەک ئەمڕۆ سکرتێری گشتی نەتەوەی یەکگرتوەکان باسی کرد ئەمەی ئێستا لە ئوکرانیا ڕوودەداتن بریتیە لە تراژیدیایەکی گەورە لە ئوکرانیا
و قەیرانێکی گەورە لە ئەوروپا بەڵام کارەساتێکی زۆر گەورە بۆ جیهانیان و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمە بابەتێکی زۆر گەورە و هەستیارە کە ئێستا ڕوودەداتن ئەمڕۆ بینیمان لە گۆمەڵ دوایین پێم وابی 2 سەعات و نیو دانیشتن وەفدەکان گەڕانەوە شاندەکان گەڕانەوە بۆ پایتەختەکان بۆ ئەوەی ڕاوبوتنی سەرکردایەتی سیاسی وڵاتەکانیان وەربگرن سەبارەت بەوەی کە ئایا دەتوانن گفتوگۆکان بەردەوام بن یان پێشنیارەکان یان خوازیارەکان چین من بەڕای من باس کراوە لەوەی کە لە 2 ڕۆژی داهاتوو ئیمکانیەوە هەیە کە دواتر دیسان دانیشتەکان دەست پێ بکرێت ئێستا رووسیا دەیەوێت لەم 2 ڕۆژەدا هەروەک لە هەواڵەکان باس کرا کە بەر لە سەعاتێک دیستان تۆبارانەکان موشکبارانەکان دیستان دەستیان پێکرد بە شێوەیەکی زۆر تند کیف تۆباران دەکرێت موشکباران دەکرێت هەوڵی ئەوە دەدرێتن کە لە ڕۆژهەڵاتی کیێڤەوە لە چێرنۆف دەست بەسەر بەتەنیشت شارەکەدا بسوڕێنەوە و بگەنە ڕۆژهەڵاتی کیێڤ بۆەوەی بتوانن لە سەنگەرەکانی ڕۆژهەڵاتەوە بەرەو کیێڤ هێرش بکەن هەوڵ دەدرێتن لە ڕۆژ ئاوایی باکووری ڕۆژ ئاوایی ئوکرانیا هێڵی پەیوەندی لۆژستیکی ئەوڕۆپی بۆ ئوکرانیا و کیێڤ بپچێنڕێ ئەوانە هەمووی پێشاتی مەیدانی گەورن کە من سەیرم کرد پێشتر لەگەر میوانە بەڕێزەکە تا باست کرد شارەکانی ماریپۆل و مۆنیپۆل ئەمانە تا ئێستا داگیر نەکراون بەڵام شەڕێکی زۆر توندی لەسرە رووسیا هەوڵ دەداتن لە هەرێمی دۆنباسەوە دۆنێستی کۆنفلیکت بەرەو ئەو هێڵەی کە لە خێرسۆن شەڕی لەسرە دەیەوێت ئەم هێڵە بگەین تێک بە شێوەیەک جەبهەیەک لە سنووری وڵات دروست بکاتن و کرێمیا بە ببەستێتەوە بە هەرێمی دۆنباسەوە بەنسبەت نێودەوڵەتیەوە بینیمان کاردانەوەکان لە ئاستی نێودەوڵەتی کاردانەوەی زۆر گەورە بوون رووسیا من پێم وایە بە هیچ شێوەیەک بڕوای ئەوەی نەدەکرد کە جیهانیان بەم شێوە بێنە سەرخەت و پێی وابوو کە هاوشێوەی ئەبخازیا و کرێمیا و هەموو ئەو ڕووداوانەی بەر لە 2014 کاردانەوەکان دەوێت پەچەکردداری ئەوروپی و جیهانی زۆر گرنگ بوو بینیمان ئەوڕۆ تاڕادەیەک تورکیاش باسی لەوە کردبوو کە دەتوانێت ئاوەکانی دەریای ڕەش بەڕووی ڕوسیەکاندا لە بۆسفۆر و داردانێل ببەستێتن زیاتر لە 50 وڵات ئامادەیان دەربڕیوە و دەستیان پێکرد بە تەحریمکردنی بە زیاتر لە 300 بانکی ڕووسی لە سیستەمی سوێفتی جیهانی کە ئەمە زەرەرێکی زۆر گەورەیە بۆ ئابووری بۆ سیستەمی دارایی رووسیا بینیمان پێت وایە رووسیا ئامادەکاری بۆ ئەوانە نەکرد بێت بەڕێز کە عەبدولقادر من پێم وایە ئامادەکاری کردبوو بەڵام ئامادەکاریەکان هەروەک ئەبینین لە گۆڕەپانی بزانە 2 جۆر ئامادەکاریە ئامادەکاریەک لە ئاستی داراییەوە کرابوو بۆ ئەوەی پشتیوانی ئەم جەنگە گەورەیە لە ئوکرانیا بگرێتن کە باز لەوە دەکرا کە زیاتر لە 128 میلیارد دلار پارە ئامادەکرا بوو بمەزەی خوێندرێ بۆ ئەوەی جەنگەکە تا کۆتایی کاڤێر بکاتن بەڵام بینیمان کە لە ڕەتی سەربازی تانکەکان کە کەتیبەی یەکەمی زرێپۆشەکانی رووسیا بوو کە زۆر بەناوبانگیشە بینیمان کە لە خارکێف بە شێوەیەکی زۆر سەیر و سەمەرە گازیان لێ بڕابوو ئەم دەعمە لۆژستیەی کە بۆ سوپا دانرا بوو بە شێوەیەکی بەرچاو پێویست نەبووە بینیمان شکستی یەک لە دواییەکی سوپاکە لە خێرسۆن لە خارکێف چاوی جیهانیانی بە هێڵی بەرگری ئوکرانیا کردەوە بەڕای من لە ئاستی جیهانیەوە ئەوەی کە رووسیا ئامادەی کردبوو بۆەوەی بتوانێت بەرگری لە خۆی بکاتن لە ئاستی بازاڕەکانی ئابووری و دارایی جیهاندا بریتی بوو لەوەی کە چەندە پێی وابوو کە رووسیا وابەستەیە بە یەکێتی ئەوروپا و بە ئەمریکا و بە هەموو جیهان لە ئاستی پیشەسازی و ئابووریەوە جیهانیش هەر بەو شێوەیە پێیوە وابەستەیەوە دەبێت ناتوانم بۆ نمونە دەست لە سیستەمی سوێفت وەرە بدەن دەبەرەوەی سیستەمی سوێفت نظامێک سیستەمێکی جیهانیە کە زیاتر لە 209 دەوڵەت زیاتر لە 11500 دامەزراوە بانکی جیهانی دانوستاندنی تێدا دەکەن 1.5 لە سەتانی کۆی ئالوگۆڕی دراوەکانی رووسیا کە پێی وابوو کە ناتوانێت ئەمە قەبارەیەکی زۆر گەورەیە پێی وابوو کە جیهانیان ناتوانن ئەم کارە بکەن بەڵێ سیستەمی سوێفتیان بەسەر رووسیا داخل بەڵێ کە عەبدولقادر پێت وایە دوجار ئێستا دەستبادانێکە و
نیشاندانی کۆمەڵێک مثلەن ئەوەی شوێ عسکەری بوو یان تراژدی عسکەری بوو کە هەرچ ناوێکی لێ بنەی شتی تری بە دووادادێت واتە دۆخەکە لە ڕووی سەربازیەوە تونترە بێت؟ بەڵێ بەڕای منەوە تونتر دەبێت لەبەرەوەی بینیمان بۆ نمونە هەندێک پێشاتی زۆر ناوازە و مەترسیدار لە جیهاندا ڕوودەدا. یەکێک لەوانە ئەوە بوو کە سوید دوای 84 ساڵ 83 ساڵ 84 ساڵ کۆمەکی سەربازی بۆ دەرەوەی وڵات نرد کە ئوکرانیا بینیمان پێش 83 ساڵ 84 ساڵ لە کاتی ئەو کاتکە یەکێتی سۆڤیەت هێرشی کردووە سەر فێلەندا یارمەتی سەربازی نردبوو. ئێستا دووبارەی کردەوە. ئێستا دەبینین کە ئەڵمانیا باز لەوە دەکاتن کە ئیتر ئەمە هەڵە بووین. ئێستا شۆڵز ئەو قسەی کرد کە ئێمە هەڵە بووین کە پێمان وا بوو کارتی فشاری ئابووری و دارایی قسەی یەکەم لە مێزەکانی گفتوگۆ و مەیدانی استراتیژیدا دەکاتن. ئەبێ لە مەودووە ئەمەتە ئەمڕۆ بڕیاری ئەویاندا 113 ملیار دلار یان 2 لە سەتانی کۆی دارەیەەکانی ساڵانەی ئەڵمانیا لە هێڵی بەرگری ئەڵمانیا سەر بکەن. کۆی ئەو وڵاتانەی جیهان کە تەماشا دەکەین ئەوانە هەمویان داواکاری ئەوەن بە زووترین کات یارمەتی سەربازی بۆ ئوکرانیا بنێردرێ. ئەوانە هەمووی پێشاتی زۆر گەوران گەلە کۆمەی جیهانی لە ڕاست ڕەوابوونی بەرگری ئوکرانیا لە دژی پەلاماردانی ڕووسیا خۆی پێشاتێکی زۆر گەورەیە. ڕووسیا دەرکی بە مەترسیە کردووە بۆیە ئەمڕۆ لە پێشاتێکی زۆر مەترسیداردا ئامادەکاری بۆ ئاستێک بەرزکردنەوەی ئامادەباشی هێزی ئەتۆمی داوە کە من پێم وایە کارتی ئەتۆمی کۆتا کارتی بەکارهێناری ئەمە باسکردنی کارتی ئەتۆمی کاک عەبدولقادر چی لێ خوێنیتەوە؟ مەسەلەن وەزیری بەرگری بەریتانیاش وەڵامێکی داوتی تەقاندنی یان بەکارهێنانی بۆمبی ئەتۆمی وەڵامەکەی بۆمبی ئەتۆمیە. مەسەلەن کۆمەڵێک ئەوانە تەنها هەڕەشەن لە ئاستی مێدیاییەوە یاخود ئەگەر هەیە مەسەلەن دۆخەکە بگاتەوە ئاستا؟ ئەزانی کاکزانە خۆی بابەتەکە لەوەدا کە ئێستا ئەوەی لە گۆڕەپان ڕوو دەداتم بریتە لە ململانەیەکی تونتدیژیەک بەریەکەوتنێکی سەربازی لە نێوان رووسیا و ئوکرانیادا. بەڵام لە ژێرپەردەوە وانە ئێمە دەزانین کۆی ئەم کەرەستە سەربازیانەی ئێستا ئوکرانیا لە جەنگی دژی پەلامارەکەی رووسیا بەکاری دێنی بەلایەن ئەوروپیاکانەوە جگە لەمە قەبارەیەکی زۆری یارمەتی داراییشەکەواتە ئەگەینە ئەو ئەنجامەی کە رووسیا ئێستا ناڕاستەوخۆ بەریەکەوتنێکی سەربازی لە گۆڕەپانی جەنگی ئوکرایندا لەگەڵ ناتۆ هەیە. ئێمە دەزانین ناتۆ و ئەندامانی زۆربەی ئەندامای ناتۆ خاوان گەورەترین جبەخانەی ئەتۆمی جیهانین هەروە رووسیا شەروایە. ئێمە دەزانین رووسیا بەر لە ڕۆژێک 2 ڕۆژ بەر لە دەستپێکردنی پرۆسە سەربازیەکە لە دەریای ڕەش هەروە لە کەشتی گەلی باکووری رووسیا ئەزمموی موشکی بالستی ئەتۆمی تەجروبە کرد. ئەمە هەنگاوێکی زۆر مەترسیدار بوو. وڵاتان بەپێی پرۆتۆکۆل و یاسای ناوخۆیی و دەرەکی و جیهانی لێڤڵی بەکارینان یان ئاستی ئامادەباشی ئەتۆمی بەرز دەکەنەوە کە ئەمە خۆتەیەکی متەبعە پێشتریش بەکارهاتووە. بەڵام بەکارهێنانی چەکی ئەتۆمی لەم جەنگەیان جەنگێکی تر بە مانای کۆتایی هاتن بە کۆی نەخشەی سیاسی وڵاتان لە ئەوروپا و لە رووسیاش دێت کە ئەمە کارێکی ئێستەمە بەڕای من کۆتا کارتی بەکارهێنات هەم لەلایەن ناتۆ هەم لەلایەن رووسیا دەبێت. پێت وایە لەکوێ دەگەنن نقطەیەکی هاوبەش مەسەلەن ئۆکرانیا وەکوتت لەژێر پەردەوە شەڕی ناتۆیە و بە دیوێکی تردا رووسیاش بەو هەموو چەند ساڵە خۆی ئامادە دەکا بۆی بە رووسایەکی بەهێز زارێکی تر بێتەوە ساحەکە لە ئاسی جیهان وەکو جەمسەرێک. ئەم لەکوێ ئەم نقطەی هاوبەش دروست دەبێت؟ ئەو داوای مەسەلەن دوو شاری دانی پێداناوە وەکو دوو کۆمار دوورگەی قریما لە ماوەی 2014 بۆ 15 لە ژێردەستی رووسیا خستوێتی سەرخاچی رووسیا و ئێستا مەسەلەن جارێکی تر مۆزوعی خوێن هاتوۆتە پێشێ. لەکوێ ناتۆ و رووسیان ئۆکراین و رووسیا دەگەنە نقطەیەکی هاوبەش؟ من پێم وایە کاکزانە من پێم وایە خاڵی هاوبەش لە نێوان رووسیا و ناتۆدا نییە. بەڵام دەتوانین بڵێن لە دوای ئەم ململانە سەربازی کە ئێستا لە گۆڕەپانی ئوکرانیادا هەیە لەوانەیە بە پشێوەیەکی ڕێژەیی ڕێککەوتنێک بکرێت. ئێستا کە بینیمان لەم دوای نیوەڕۆیە کە شاندی هەردوولا لە گۆمەڵی بیلاڕووسیا دانیشتن خواستەکانی هەردوولا هەر خواستە کلاسیکەکانی چەند ڕۆژ بەر لە ئێستا و بەر لە شەڕەکە و سەرەتایی شەڕەکە بوو. کۆتا خاڵی داواکاریەکان
کە پوتین لە قسەکردنی تەلەفۆنیدا لەگەر ماکرۆن ڕایگەیاند بوو هەر ئەمە بوو یەک ئەبێ ئوکرانیا وڵاتێکی بێلایەن بێ و ئەبێ بەرژەوەندەکانی رووسیا لە ئوکرانیادا بپارێزرێ و ئەم هەرێمانەی کە مەبەستی ڕاستەوخۆ لەم هەرێمانەیە کە بەم دوانێدا دانی بە کۆماربوون و سەربەخۆنیانی داوە من پێم وایە بە هەر شێوەیەک لە شێوەکان رووسیا ئیتر ناتوانێت بە هیچ شێوەیە قوبوڵی ئەمە بکە بە شێوەیەک لە شێوەکان رووسیا پێی لەسەر مینێک داناوە لە ئەوروپادا کە ئێستا ئەگەر هەڵی گرێتن ئوکرانیا کۆنتترۆل نەکاتن سیستەمێکی سیاسی ژێرچەتری مۆسکۆ لەوێدا نەمەزرێنێتن بە هەر شێک لە شێوەکان دوای ئەم جەنگە ئەگەر ئوکرانیایەک و هاوشێوەی ئوکرانیای زلێنسکی بمێنێتەوە بێگومان هەنگاوەکان بەرەو بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپا و ناتۆ زۆر خێراتر بێ هەر وەک ئێستا کۆسۆڤۆش کەوتۆتە هەنگاوەکانی من پێم وایە تاڵی هاوبەشی 50 بە 50 بە هیچ شێوەیەک ئیتر ئیمکانی نەماوە بەڵام دەتوانرێت لە ڕێککەوتنێکدا کە بەرژەوەندی لانی ئەوروپی و مۆسکۆ تا ڕادەیەک ئەمیش نەک لە زوومەدا بەڵکو لە دوورمەدا پێم وایە ئێستاش رووسیا دەیەوێت لە ماوەی چەند ڕۆژدا هەدوو چانسێکی دەرتاقی دەکاتەوە بۆ گرتنی کیف کە لەوانەیە حکوومەتی کیف بۆ لێویف بگوازرێتەوە ئەمەش دیستا شکستێکی تر دەبێتن دەبینین لێشاوێکی گەورەی چەکی استراتیژی کۆڵان بە کۆڵانی کورتمەدا لە ئەوروپاوە بەرەو ئوکرانیا سەراوژێر بووە کە ئەمە مەترسیەکی زەربە گەورە بۆ استراتیژی مەیدانی رووسیا دەبێتن کاریگەری بەڵێسیەکان عەبدولقادر هەم رووسیەکان هەم ئەوروپیەکان چاوەڕێی ئەم چەند ڕۆژە کاریگەری لەسەر عەبدولقادر کاریگەری لەسەر ئارام و ئاسایشی تەواوی ئەوروپا دەبێت ئەگەر بێت و جەنگەکە بەو شێوە بەردەوام بێ رووسیا نەوێ شکستی خۆی پیشاندا و ناتۆش نەوێ بەو شێوەیە کۆتایی پێبێ بێگومان ئەم خواستەی کە ئێستا لە مێشکی پوتیندایە کۆی ئەو پرۆسە سیاسی کە لە دوای 2000ەوە پوتین بۆ خۆی دانەوە و دای ڕۆشتە ئەوەی کە لە سیاسی لە دوای 2014 بۆ درێژکردنی 6 ساڵ و 6 ساڵ ئەوە بوو تەنها خەونەکەی بەجێبگەێنێت ئەویش کە دووبارە زیندووکردنەوەی یەکێتی سۆڤیەتی جارانە کە خۆشی بەر لە ماوەیەک ئەو باسی کردووە لە دوای نوتوێکیش هەمیشە گەورەترین تراژیدیای ساڵی سەدەی 2020 بەوە ناوزات کردووە کە تێکتونی یەکێتی سۆڤیەت بووە کەواتە ئەو خانەی بۆ ماوەتەوە هەبوونی ئەو خەونان لە مێشکی گەورەترین هێزی سەربازی و استراتیژی لە ئەوروپادا واتە مەترسیەکی گەورە بۆ سیادەی خاکی هەموو وڵاتانەی لە ئەوروپادایە بۆیە هەمویان کەوتونەتە خۆ هەمویان ئێستا ئەندامن لە کۆی ئەو هەنگاو بە هەنگاوە ئابلوقە ئابوریانە ئیستا رووسیا هەستیان بە مەترسیەکی زۆر گەورە کردووە ئەبێ چارەسەری ئەم کێشە بێتە بەڵێ ئەمریکا ڕۆڵی چیە بێ لەو چەند ڕۆژێ لەو ئاڵوگۆڕانەیە کە بەدیەکەی من پێم وایە ئەمریکا تەرەفی یەکەمی جیهانی بۆ ململایەکان ئێستا چینە نەک رووسیا لە هەنگاوی چاکیشدا بەر لە دوو ڕۆژ توانی لە مەجلسی ئەمنەوەی گرتووەکان چین تا ڕادەیەک حراجیشی بۆ دروست کرد بەڵێ لەبەرەی ڕووسی دەربێنێت لەبەرەوەی قەبارەی ئالوگۆڕی بازرگانی چینی لەگەر رووسیا زۆر کەمترە لەو قەبارەی کە چین لەگەر یەکێتی ئەوروپا و لەگەر ئەمریکا هەیە جودا لەوەش ئەگەر بیر بکەینەوە کێشەیەکی تر لە دەریای چین لەگەڵ ئەمریکا هەیەی کە ئەگەر بیەوێ لە ئێستادا ئەم بابەتەی پشتگیری رووسیانە ببورژێنێتەوە لەوانەیە دوو بەیانی ئەم کێشە لە دەریای چین دووبارە بەرەوتی بگرێتەوە بۆیە من پێوە ئەمریکا ئێستا لەبەرەوەی هەروەک لە سەرەتا ئاماژەم پێکرد بوون بە ئەندامی ئوکرانیا لە هاوپەیمانی ناتۆ کۆتاخاڵی چالاکیەکانی ناتۆ دەبێت لە ڕۆژهەڵاتی ئەوروپا لەبەرەوەی دەگاتە دەر سنوورەکانی یەکێک لە ڕکابەرە دێرینەکان و تەنها ڕکابەری کە لە ڕۆژهەڵاتی ناتۆوە دەمێنێتن ئەمەش مەترسیەکی گەورەی بۆ رووسیا هەنگاوێکی زۆر گەورەش دەبێت بۆ ئەمریکا کە کۆتاخاڵی ناتۆ بباتە سەر سنوور کۆی ئەم چەکە استراتیژی و بەرگری و نەوەویەکانی لەسەر سنووری ئوکرانیا و رووسیا جێگیری دەکات بۆیە بۆ هەردوو لە خاڵی زۆر مەترسیدارم بەڵام بەنسبەت رووسیا ئێستا ئەم خاڵە حیاتیە بەڵام بەنسبەت ناتۆوە ئەمە تەنها خاڵێکی مەسیریە دواسەرنجی بەڕێز کاک عەبدولقادر من پێم وایە لە ماوەی دوو ڕۆژی دوای ئەوەی ئەم کۆبنەوەی هەردوو شاندەکە لە گۆمەڵی بلا رووسیا بەڕێوە چوو من پێم وایە چاوەڕێی ئەوە دەکەن بزانن دەتوانی لە ماوەتون کە
بەپێی کۆتا راپۆرتەکان نیوەی زیاتر لە نیوەی ئەو هێزەی 170,000 کەسی لەسەر سنی و ئوکرانیا کۆی کردبووە هێناوەتە ناو خاکی ئوکرانیا ئەمە مانای ئەوە دەگەنێت دەیەوێت چانسێکی خۆی جارێکی تر تاقیب بکاتەوە بۆ ئەوی بتوانێت کیێف داگیر بکە خێرسۆن خارکێف ئەوانە زۆر گرنگون لە هەمویان گرنگتر خاڵی استراتیژی کە خواستی رووسەکان ئەوەیە دەیانەوێت شاری دێنیپڕۆ لەسەر ڕووباری دێنیپڕۆ کۆنتترۆل بکەن کە ئوکرانیا بە دوو بەشی دابش بکەن بۆ ئەوەی بەشی ڕۆژهەڵات بە تەواوی جێگەی استقراری هێزی استراتیژی رووسی بێت بۆ هەنگاوی دوام بۆ گوشارخستنە سەر هەم حکوومەتی ئوکرانیا ئەگەر بێت و حکوومەت بگوازرێتەوە بۆ لێویڤ لە ڕۆژئاوای ئوکرانیا هەم بۆ ئەوی بتوان امتیاز لە ئەوروپیەکان وەربگرێت لە بابەت ئەو سێ مەسئلەی کە لە سەرەتا باسم کرد ئوکرانیا بێلایەن بێت ئوکرانیا ئەم بەرژەوەندیەکانی رووسیا بپارێزێت هەموو ئەم دوو کۆمارە بەجێگیری بۆی بمینێتەوە کە امتیازێکی زۆر گەورەیە لە ئێستا. بەڵێ سوپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرچی کە بەڕێزیان بە سکایپ لەگەڵمان بوو و سوپاس بۆ بەڕێز ئاماز حەسەن سوپاس بۆ میوانەکەی ترم کە بەداخەوە بەهۆی دۆخی ئۆکرانیا و شاری خارکێف و نەمانتوانی پەیوەندیەکەمان جێبەجێ بێ بتوانین پەیوەندی بکەین بۆ بەڕێز دکتۆر ئەمین کوچ سوپاس یەکەم لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شۆمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.